لەم دۆخە هەمواری ئێستا بەڕاستی نزیکەی سەعاتێک سەعات و نیوێک لەم دۆخە ناخۆشە دوورکەوتینەوە باوەڕم بۆ قسەیەنێک کە ئەڵەن شانۆی کوردیان هوەری کوردی ڕۆشتۆتە دواوەیان بینەری نییە کاری جوان و باشە بێ دڵنیام کە بینەر ئامادەیە ئەگەر لە ڕووی نواندنەوە یەکەم جار باس بکەین چکە من خۆم ئەکتەرم نواندنەکە کۆمەڵەیەک گەنجی زۆر باش بوون تاقەی زۆر باش بوون نواندن من بەلاموانە باش بوو بەڵام لە ڕووی تەکنیکەوە کە ئەمان ناویان ناو شانۆیەکی ترسناک بەڕاستی جارێ ماوەمانە فستیڤاڵی شانۆی بابل لەگەڵ ئەوانە لەسەر هێڵین ئەگەر ئەم بارودۆخ و ئەم جنگانە کێشەمان بۆ دروست نەکەن بێگومان لە دوای فستیڤاڵی بابلیش کۆمەڵە فستیڤاڵی تر هەیە ئەمانەوێت لینکیان پێ بکەین و ئیشەکەیان بۆ بنێرین پلانی شارەکانی کەش لە ڕاستی ئەمەچکە هیچ پاڵپشتێکی داراییمان نییە گواستنەوەی ئەم دیکۆرە و مانەوەی ئەم ستافە بەڕێزە لە شارێکی تر و بەکرێگرتنی هۆڵێکی تر و ئەمانە هەمووی بودجێوێت هیوادارم بەردەوام بن و ئەمانە وزەی نوێ خوێنی نوێن لە شانۆ درامای کوردیە هەبوونی ئەم جۆرە کارانە جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە بە تایبەتی لەبەری کە نێوانێک هەبوو لە چەند ساڵی ڕابردووە لە پێش 2020ەوە کە کۆمەڵگای ئێمە زۆر یاخود کورد زۆر لە شانۆ لە هوەر لەمانە تۆرا بوو ترازا بوو بەڵام هەستەکەی بەم دوایانە جم و جۆڵێک هەیە شانۆم نەخوێندووە و یەکەمیشی شانۆیمە و لە ژانرێکی جیازەکە ترسناکە کە نەکراوە بۆ من زۆر خۆش بوو بەڵام زۆر خۆش بوو زمونێکی زۆر جوان بوو بەڕاستی.